گفتوگۆکەم لەسەر کتێبێک کە بێگومان هەم بۆ موزیسیانان و هەم بۆ گۆرانی بێژان و بەتایبەتیش بۆ کەسانێک کە حەزیان لە حەیران و بەتایبەتریش حەزیان لە لاوکە حەز ئەکەن بەشێک لە کەسایەتی هەرە دیارەکانی کوردستانی گەورە بناسن. یەکێک لەو کەسایەتیانە دەنگبێژ شاکرۆیە کە دیارە ئەم کتێبە لەلایەن دوو نووسەری باکوور و نووسراوەتەوە وەلایەن زۆر بەڕێز وەرگێر ڕێژان حەسەنەوە کراوەتە سەر زمانی با بڵێم یاخود زاراوەی سۆرانی. دیارە کتێبەکە خۆی بە زاراوەی کرمانجی نووسراوە و وەرگێڕاوەتە سەر زاراوەی سۆرانی. گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز ڕێژان حەسەنەکەم کە بەڕێزیان نووسەرن و هەروە موسیقیانیشن. کاکە ڕێژان زۆر بەخێر بێ. سڵاوتان دەبێ. زۆر سوپاس بۆ تۆ. دیارە ماوەی چەند ساڵێک لەمەوە بەربیرم نایە بزەبت کەیە بەڵام گەشتێکت کرد بۆ باکوور هەستەکەم کۆمەڵێک دەستکەوتی زۆر باش هێنایە. یەکێک لەوانە ئەم کتێبەیە چۆن ئەم کتێبەت دەستکەوت و چۆن با بڵین بە دووادا چوونت کرد بۆی کە چەندین کەساتی دیار هەیە بەتایبەتیش شاکرۆکە یەکێکە لە لاوک بێژە زۆر دیارەکانی کورد. خۆشبەختانە لە باکووری کوردستان لە ئێستاە با بڵێن ڕوتێکی باشی چاپکردنی کتێب بەتایبەت ئەو کتێبانەی کە پەیوەندیان بە کەلتورەوەیە لەناو کەلتوری شاهونەر و لەناو هونەریشا بەشی دەنگبێژی زۆر گرنگی پێدرێت. کۆمەڵی وەشانخانەی باش ئێستا لە باکووری کوردستان لەسەر ئەوە کارەکەن یەکێک لەوانە نوبەهارە. ئەوان بەڕاستی کارێکی زۆر گەورەیان کردووە لەوەی کە ئەم دوو نووسەرە عومەر گونێش و ئیبراهیم شاهین نزیکی 18 ساڵ کاریان کردو بۆ کۆکردنەوەی لاوکەکانی شاکرۆ. نزیکی 230 لاوکیان کۆ کردوێتەوە. هاتوون ئەم لاوکانان هەموو نووسیوەتەوە. خۆی نووسینەوەی لاوکەکان زۆر گرنگە چونکە لە فەوتانە پارێزرێ. ئەمانە نووسیوەتەوە لەگەڵ ئەوەشە تراکەکانیشان بەخام لە یوتیوبی خۆیانە بڵاو کردوێتەوە. ئەمە کارێکی زۆر گرنگە. ئەو وەشانخانەی هاتووم کتێبی بۆ چاپکردون. جا کتێبەکە پێشەکیەکە لەسەر دەنگبێژی و بایۆگرافی باڵێن شاکرۆ و کۆمەڵی بابەتی زۆر گرنگی تایە کە توانین باشە. بێگومان کاری وەرگێڕانەکەی خۆی زۆر گرنگە. پێم خۆشە بزانم کە بۆ هەر بەزاراوی کرمانجینە تێنا بۆ نێو کتێبخانەی کوردی بۆ وەرگێڕانت بۆ کرد. ڕاستەکەی ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. زۆر کەسیژەوە ئەو پرسیارەکەن بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان زۆر ئاشنانین بە شێوەزاری کورمانجی. جا ئامانجەکەی من بەڕاستی یەکێک لە هەر ئامانجە گرنگەکانی من بۆ ئەم کتێبە ئەوەیە کە ئێمە بەداخەوە بەهۆی داگیرکاری کوردستان و بەشکردنمان بەسەر 4 پارچەیە لە ڕووی کەلتوری فەرهەنگیەوە تا ڕادەیەکی زۆر لەکتری دابڕاین. ئەمە مێژوویەکی هەیە بەڕاستی 100 ساڵە بەردەوامە. ئامانجی سەرەکی من لەوەیە ئەوەیە کە دەنگبێژان و موزیکژەنانی باکووری کوردستان بە باشووری کوردستان بناسێنم. بەداخۆ بەشێکی زۆری سۆرانی زمانەکان کورمانجی شێوەزاری کورمانجی نازانن. لەبەر ئەوە بوو بۆشم گرنگ بوو بۆ ناوەندەکە هونەریەکان بەتایبەت بۆ زانکۆ پەیمانگاکان و خوێندکارانی کە ئەیانەوێ ئاشنا بن بە دەنگبێژی یاخود ئاشنا بن بە گۆرانی و موزیکی باکووری کوردستان. ئەم جۆرە کتێبانە زۆر گرنگە بۆ ئەوان و ئەبێتە سەرچاوێکی باش کە توێژینەوەی لەسەر بکەن. باشە هەر کەسێک وشەکان بتوانێت بەباشی بنێت بەیەکەوە و تۆنی دەنگیشی خۆش بێت پێڵەن دەنگبێژ یاخود کۆمەڵی مەرجی زۆری هەیە. دەنگبێژی مەرجی هەیە. کاتە با لەزاری تۆ پێناسەکەی بزانێت. بەڵێ دەنگبێژی لە ڕاستیە بریتە لە کۆکردنەوە یاخود هەستکردن بەو دیاردە کۆمەڵایەتی یاخود ئەو ڕووداوانی کە لەناو کۆمەلگای ڕوویانداوە لەلایەن دەنگبێژێکەوە ئەم ڕووداوانە ئەهۆنێتەوە لە شێوی فۆرمێکی موزیکیا کە لاو کە ئەیڵێ. جایەکی لە تایبەتمەندەکانی دەنگبێژ ئەوەیە کە ئەبێ خۆی هۆزانڤان بێواتە خۆی تێکستەکە دانێ و خۆشی ئەیکا بەلاوک یعنی ئەو فۆرمە موزیکی کە هەیە خۆی ئەیاتێ. جیاوازەکە لەگەڵ سترانبێژێکی ئاسایی ئەوەیە کە سترانبێژ گۆرانێکی وەرئەگرێت یاخود ئاوازی وەرگر و ئەیڵێتەوە بەڵام دەنگبێژ وانە هەمدایە ڕێژێت چیرۆکەکە داڕێژێتەوە هەمیش لاوکەکاڵە بۆی زۆر گرنگە. ئەمجا لە ناو دەنگبێژەکان بەشیشی گرنگی مێژووی ئێمە دەنگبێژەکان پاراستویانە چونکە دەنگبێژی بابەتێکی کەلتوری زۆر گرنگە. خۆی لە ڕاستەیە کە ئاڵین کەلتور ئێمە تێڕوانینێکی زۆر تەسکمان هەیە بۆ تەنها جلو خواردنە. ڕێکویستمەوە بڵێم کەلتورتمان تەنها لە جلو خواردن و هەندێک دابوونەری تاکۆ کردێتەوە بەڵام واتاکەی زۆر فراوانترە. یعنی ئەتوانین بڵین هەموو ئەو دیاردە کۆمەڵاتیانەیە یاخود ئەو دیاردانەیە کە مرۆڤێک لەناو کۆمەلگایە خۆ شێوازی ژیانی مرۆڤێکە لەناو کۆمەلگایە بۆیە زۆر گرنگە. ئەنجا هونەریش بەشێکە لە کەلتورۆ لەناو کەلتوریشان موزیک بەشێکە لەو هونەری کە پێکهاتەیەکە لە کەلتور لەناو ئەوەشە هێنە سەر دەنگبێژی لە دەنگبێژیش و فۆرمی موزیکی لێ جیابێتەوە کە بریتێ لە لاوەک یاخود ئەو بابەتانی تر کە پەیوەندیان بە دەنگبێژێ. بۆیە دەنگبێژەکانمان
توانیوان ئارشیفێکی دەوڵەمەند بۆ ئێمە بەجێ بێڵن چونکە هەموو ئەو ڕوودا و کارەساتانەی کە لە ڕابردووە لە کۆمەڵگای کوردیا ڕوویان داوە دەنگبێژەکانمان توانیوانە بیکەن بەلاوکو بۆمان پارێزن. یەکێک لە تایبەتمەندیەکانی شەوەیە کە بە شێوەی زارەکی گواستراوەتەوە. باشە بێگومان کتێبەکە بڵاو کرایەوە و لایەن مامۆستا قەرداخیشەوە سڵاومان هەیە بۆی خوێندنەوەی بۆ کرا. ئەو کەسانی لەوێ ئامادە بوون چۆن ڕوانیانە هەوڵێکی لەم شێوەیە کە زۆر کەمە هەوڵێکی لەوەی کە تۆ لە زاراوەیەک و بۆ زاراوەیەکتر کتێبەکان وەربگێڕیت. بەڕاستی زۆر هەندێک زۆر تووشی ئەو ڕخنەیە بم بۆچی ئەمە ئاکرێ ئەگەر نەکرێ بۆ نمونە با نەکرێ بە ئەمە نەکرێ ینی کردنەکەی باشترە لەوەی کە نەکرێ ئەوان باوەڕیان وایە کە زمانی کوردی یەک زمانە منیش خۆ هەمومان باوەڕمان وایە کە زمانی کوردی پارچە پارچە ناکرێ بەڵام خۆ ئاسایشە لە شێوەزارێک ئەو کرێ بە شێوەزارێکتر بۆی زۆرترین خەڵک سوودی لێ ببینێ. ئەمە خاڵیەکەم ئەو میوانانی کە لێ بوون بەڕاستی نەڵم خۆم باسیەکەم هەمویان بەدڵیان بوو بەڵام جاری چاوەڕێی ئەوم کە بەرامەکە بخوێنەوە فیدباکیان دوایی وەرەگیرێ. باشە خۆی دەنگبێژ شاکرۆ لە نێو باکوورە دیارە کەسایەتێکی زۆر دیارە لەنێو کوردستانی گەورەیە بەڵام ئەگەر بڵێن لە باکوورە بە تایبەتی ئایا دەنگبێژی تر هەبوو کاریان لەسەرکەیت یاخود ئەمەجێی سەرنجی تۆ بوو؟ شاکرۆ یەکێک لە دیاترین و بەناوبانگترین دەنگبێژەکانی باکووری کوردستانە بەڵام بەڕاستی دەنگبێژی ترمان زۆرە بۆ نەمرادی کنێمان هەیە حوسەینۆمان هەیە ڕەسۆمان هەیە کە بە یەکەمین دەنگبێژی باکووری کوردستان داهاندرێت کە لەسەر قەوان با بڵێن لاوکی تۆمار کردووە. پرسیارەکەم بڵم بۆ نەگەڕاویتە تۆ بۆ مێژێکی زۆر کۆنتر. ڕاستەکەی لەبەرەوەی کە شاکرۆ کاریگەری زۆری هەبووە. شاکرۆ لە سەردەمێکا بووە کە یەک شتێک بابەتێک زۆر گرنگە لە سەردەمانێک کە لە باکووری نیشتیمان زمانی کوردی قەدەغە بوو یەکێک لە هۆکارەکانی پاراستنی زمانی کوردی یاخود لە پرۆسی پاراستنی زمانی کوردی بریتی بوون لە دەنگبێژەکانمان چونکە دەنگبێژەکانمان بەردەوام لەناو کۆمەڵگایە بوونە بەردەوام لاوکیان وتووە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕویان داوە دەنگبێژەکانمان کوردیانە بەلاوکو لە با بڵێن لە دیوەخانەکان و لە ماڵەکانە وتراوەتەوە بەردەوام وشەی کوردی دراوەتەوە بە گوێی نەوەی تازە و بە ئەوانی کە لەوێ دانیشتن بۆی ئەمە بەشێک بۆ لە پرۆسی پاراستنی زمانی کوردی و ڕەسۆژەوەی کە باسم کرد بە کۆنتترین دەنگبێژ داهاندرێ بەڵام لەبەر گرنگی شاکرۆ خۆی ئەمە زنجیرەیە لە ڕاستیە. بەڵێم ئایا ئەم بڵین هەوڵا پەل ئاهاوێژێت بۆ ڕۆژ هەڵات و بۆ بڵین بۆ ڕۆژ ئاواژ یاخود لەم چوارچێوەیە مێنێتەوە؟ خۆی لە ڕاستیە دەنگبێژی زیاتر لەو ناوچانی کوردستان لە ڕووسی نور جگرافیەوە ئەگەر باسی بکەین لەو ناوچانەیە کە بە شێوەزاری کورمانجی قساکەن بە تایبەت لە باکوور و ڕۆژاوی کوردستان. جا ئەم پرۆژەیەکی بەردەوامە بێ لە دوای شاکرۆ ڕەسۆمانەوەی کە باسم کرد دوای حوسەینۆمان هەیە دوای مرادی کنێ هەیە یعنی ئەمانە ئەتوانرێت کاری لەسەر بکرێت. کتێبەکان هەیە یا خۆت بەدواداچوونیان بۆ کتێبەکان هەیە بەڵام تەنها ئەوەیە کە من ئەو کاری با بڵێن خستنە سەر شێوەزاری سۆرانەکەی بۆ وەکەم هێشتا دەستم پێ نەکردو بەڵام لە خاڵمایەکەوە بەردەوامی پێبین. دیارە کتێبەکەش بێگومان سێدەیەکی لەگەڵایە کە تەواوی لاوکەکانی لەسەر ئەوە چۆنەکات تەواوی لاوکەکانیان لە ڕاستەکەی لەبەروی کتێبەکە زۆر قەبارە گەورەیە ئەمە بەشێکێتی 12 لاوکی تەیە خۆی لەم کتێبە لاوکەکان دابش کراوە بۆ 5 بابەت لاوکی خۆشەویستیە لاوکێ لەسەر داستان لاوکێ لەسەر شەڕ و پێکدادانی ناوخۆیی هۆزەکان کە بەداخەوە مێژوویەکی دوور و درێژمان لەگەڵ ئەوە هەیە لاوکی لەسەر ڕامان لەسەر تێڕوانین بۆ ژیان لاوکمان هەیە لەسەر زۆر بابەت ئەمە لێرە هەمووی بەش کراوە هەر بەشە چەند لاوکێکی تیا و تراگەکەشی لەگەڵا بۆی کە ئەو کەسانێکە گوێی لێگرن زیاتر ئاشنا بن هەم بە فۆرمی موزیکەکە کە فۆرمێکی زۆر تایبەتە دەنگێکی زۆر تایبەتە شاکرۆ هەمیش بە تێکستەکەی. بۆ هیوایم هەوڵەکان بەردەوام بێت و کاری جوانتر و کاری باشتر ببینین. سوپاس بۆ بەڕێز ڕێژن حەسەن و سەر و موزیسیان و یەکێک لە وەرگێڕە دیارەکان کە کتێبی دەنگبێژی شاکرۆی وەرگێڕاوەتە سەر زاراوەی سۆرانی لە زاراوەی کرمانجی و دووبارە بەخێر بێت. زۆر سوپاس بۆ دەستان خۆش بێت.